ماوەیەک ئاوا دەبێت مەترسە باشە پێویست دوای شتێک بۆ ئەوان بۆتی جێبەجێ دەکەن یانی ئێستا لە مەترسیدام ئەگەر لەوێ دەرنەچی نەخێر تۆ لە مەترسیدای چی ڕوودەدا چی دەکەیت تا ئێستا لەگەڵ ئەیشانی دەی پێویستە زوو دایخەم نا دای مەخە نەموو تۆ دایخە بۆستە بۆ خۆم دەمێت شتێکت پێ بڵێم دوێنێ ئەو هاتە ئێرە بادا جارە چەند لە تۆ دوور بووم ئەوەندە باشترە باشە گیانە با قسە نەکەی باشە بەڵام ئاگار لە خۆت بێ ئەلۆ ئێمە ڕۆژانێکی زۆرمان لێرە بەسەر بردووە مەرحەبا مەرحەبا هەر گۆشەیەک بۆ تەشتێکی ترە سەیری ئێرە بکە لێرە بەهارات فرۆشێک دانەنیش تێگەیشتی ملاک بە ملاک بیبەری دەفرۆش جا بیبەری سووریش وایە ڕۆژانێکی چەند خۆش بوو تۆ کە سەیری ئێرە دەکەی کۆنت بیر دەکەوێتەوە منی ژێستا سیرکە لە پێش دەرگای دوکانەکان کامێرایان هەڵواسیوە سەیری شوێنێکی هەڵە دەکەی خوارزە سەیری شوێنێکی هەڵە ناکەم خاڵەوە تەواو بەر لە 3 ساڵ پێش ئێستا ئێرە ماڵی تۆ بووە بەڵام ئێستا ئێرە شوێنێکە بڕە لە دوکان و شتیوە سەیری شوێنێکی هەڵە دەکەی خوارزە ها بچکۆل ئابزانم یەکەمین ئەلبۆمی سەلما هونەلت هەیە هەیە خاڵۆ سیرکە ساتە نەژیاوەکان فەرموو گەنجۆکە سەلما هونەل وەرە خوارزە وەرە پێویست بە کامێرا ناکە خوارزە هەر زەمانە و خەبەردارێکی خۆی هەبووە تێگەیشتی هەر زەمانێک کە دەچوتە ماڵەیەک بەردێکت بەرز دەکردەوە اینجا دەچوتە ژوورەوە کاکە من سەردارم ئێمە هاتوونێتە ئێرە تا بمانگرن خاڵەوە نا خوارزە دەزانی بۆچی هاتوونەتە ئێرە چونکە خوارزە هەر کەسە و شوێنی هاتوون و چوون و سوڕانەوەی خۆی هەیە وەکە و دوکانەی دەیبینی هەی چاوەکەم خاڵۆ مارکۆ مەرحەبا برادر هاتوونە تەناوچەی کەلتوریەکە مناڵک هەمنار لەبەر دەرگا چاوەڕێ ئێوە دەکەن ئێوە دەبا بۆ ئەوێ ناکاکە زەحمەتی چی من لە خزمەتدا دەست خۆش ها دوودانەستەی پاکی ژامەدم کە کاک سەرداری بە ئەوی گرمشتی یەک ناوی کولتورە باڵێ داواکاریەکت نییە لەمانە ینی خانمێکت نییە تا لەم قاپتە خوریە ببەی و لەبەری بکە سپاس نێوانی من لەگەڵ خوری ئەوەندە باش نییە ئای هەزار سڵاو لە بێ ئاگایان ڕۆڵە یەکەمین کاری کوڕان ئەمەیە بەرجی خوری؟ بەڵێ بەرجی خوری کاتی خۆی ژنەکانمان بە بەرجی خوری حەیوان لە باوەش دەگرت گەرم و گۆڕ لە باوەشمان دەگرتن شارستانیەتی لە فیداکاریەوە دامەزراوە هەندێک کەس بە وەحشی ناوی دەبن ترس یەکەمین وشەی ئەشقە خوارزە سیر کە ڕۆڵە هەموو ژنێک لە ناو خوریەکی جواندا خۆی لە ئارامی دەبینێتەوە و هەر کوڕێک کە ئەو خوریەی پێداوە خۆی بەڕاوچی دادەنێ نیگای ئەوە بەبەتەکان جیاوازە کاچینە خاڵۆ هاتووینە خوری بۆ کسان بکڕین چیان وتووە وتویانە گیان دەردەچێ و خو دەرناچێ چەند خوری لەم دوکانە دەرچووە ها خاڵۆ بۆ چێ بۆ کوێ وای تۆ بۆت برد بوو خاڵۆ بوو یەک دانە نیشانی بدە مارکۆ شار بووتەوە پاشام
بەڵام دواتر بەیەکەوە بوونەوە. نابووین. ئەی ئازاد؟ ئازاد یەکترمان بینی کەوتینە دڵی یەک، بەڵام ئەوەی ئێمە ڕووخانێکی ئاوا بوو کە هیچمان لە دوای خۆمان جێنێشت، لە ژێریەوە ماینەوە. بەڵام دواتر یەکترتان دۆزیەوە. ئەزەل هەندێ عاشق دوو کەسی نییە، سێ کەسیە. قابیلە نەزانم. من برا گەورەی کەنعانم کوشت، کچەکەیشیم برد، بۆم نەگەڕاندەوە. کاتێک کەنعان ڕۆیشت دووبارە لەگەڵ سەلما بەیەکەوە بووین، بەڵام جارێکی تر یەکترمان نەدۆزیەوە. ئادەبی هەنە مارکۆ. هاتوونەتە ئێرە ئەزەل، چونکە هەر پارەیەکە لە گیرفانی هەرزەکارێک بێ هەرەوەندەیە. لەوانەیە پێویستمان بەزەتر لەوە بێ کە لە ناو جیرفانەکانماندایە خاڵەوە. مارکۆ، ئادەی مارکۆ جانتای باقەکەش بکەوە. پارەی دوکانەکان هەمووی دێتێ ئێرە، لێرەوەش تەسلیمی هاوڕێیانی تر دەکرێ. بانقی من ئەو هاوڕێیانن، جار جار دێم تا حیسابەکان بزانم. باشە بۆ بمنی دەڵێ خاڵۆ. بیخوێنەوە. ئەسکەندەر لە گەلیبۆلۆ، مستەفا لە ئالاندی. لەبەر خۆت بیخوێنەوە. خوێنتەوە خوارزە. حسابی ئێمە لە دەفتەر نانووسێ خوارزە. ئێستا تۆ خوێنتەوە، چونکە زاکیرەی من وەکو کۆن نەماوە. ناوەکانت لە مێشک بێ، هەر کاتێک ناوی قەرزارێک تێنا ئەو قەرزەکە دەداتەوە. مارکۆ بانقی منە خوارزە، کلیلی قاسەکەم لە نێوان دوو لێوەکەمدایە. کلیلی قاسەکە لەمە دووە دەکەوێتە نێوان لێوەکانی ئەزەلەوە. تەواو. باشە پاشە.